من ريان علي. بوی دوانزەی ئامادەییم جا لە شارێکی کوردی بەشداربووی چالاکردنەوەی مێشکیاتگە بۆ پۆلی دوانزەکان لە گروپی یەکەم. طبعا ئەگەر بچمەنە ئەو وەزعی کە من تیا بووم لە خلالی ئەم کورسەیە. نازانم بەڕاستی داوای لێ بنەگە وەڵام بەڕاستی نازانم چی دەست پێ بکەم چکە شتەکان ئەوەنە زۆرن هەڵم داوە نییە عفوم کەن ئەگەر چانی بێتم یەک چارەگەشی باس بکەم تا ببورم چکە بەڕاستی لاستی مادەبوونی ئێوە ینی ئێوە زۆر زۆر لە گەورەتر زۆر سپاس دەکەین بە کوردی ئینشاڵڵا زۆر سپاس دەکەین زانی زۆر پێ مەمنونی سپاس دەکەم ماسەجان ئەزان ئێستا بەشداربوانشی کە لێرن ڕێکیانە بەس ئێوەیان بکۆم کە چۆن لەسەر منهەجی خۆم تطبیقم کرا ڕێک لەسەر خۆن نەکەم منش ڕاستەخۆ داخلیاوە بم چوە ئەم پولە بۆ من نەکەن لەسەر خۆن زۆر زۆر سودی بۆم هەبوو بەڕاستی بۆ هەموو ژیان زۆر زۆر بەسود بووە با ڕێک دەست پێکەم کاتی زیاتر نەکردم چکە خۆم کاتم زۆر زۆر پێویستە. بەڵێ بنسبتي بس تبعتي لبركزم كم طبعا لبركزنا من راسي زور زور خرابون بيش كلها لبركزنا هيش باشنا بتايبت لبرت أدب ثاني وكو أدب عربي أدب كردي أدب إنجليزي يعني زور زور خرابون أما خوشم زياد خم علمين جا نظام لبركزنا زور زور خرابون هيش حزن فينا ذاك يعني هيش خوشم بساري أو لبركزنا يعني أهات لقلوا كزور زور يشون هو ده بەڵام دوێکە داخلی ئەم پولە بمبەڕاستی زۆر زۆر گۆڕام ینی ئێستا لە لەبەرکردن هەر زۆر زۆر شتێکی خۆشە هەر وەک یاریکی لە هاتووە بۆ من ئەمە غیری لەبەرکردنی بینینی ئەی لە لەبەرکردنی بیستنی کە ئێستا بۆ ناگەر ئەو ڕێزانی کە لێرەش ئامادەن ئاپسکاریان لێ بکەم پێیان بڵێم من شتانێکتان بۆ خوێنەوە ئێوە پێویستە تەنها بۆیە لەبەری بکەن من چەندین جارش بتانە خوێنەوە تەنها لەبەری بکەن بڕۆن پێکەوە ینی ئەگەر بڵ بەشێکی هەر زۆریان متمانێت بە لەبەرکردنەکان نابێتە بەسەمای لە کاتێک ئێمە لەوتی لەدایک بووین هەر ئیش بەستەمەیەکێ ئەمە ئەگەرتە هۆکارەکەی بووە کە بەکارمان نهێناسەوەیەکە تەنها پشتمان بە بینینەکەمان بەستە بەڵام کە تۆ ڕاهێنانی لەسەرەکەی بەڕاستی شتێکی زۆر زۆر عجیبە یعنی کە ئەبینی ئەو شتانەی کە دەردەبڕدران بە بیستنی لەبەریان ئەەکەی شتێکی زۆر زۆر خۆشە وەکو دلیل لە بۆ سەر قسەکانیشم بەنسبەتی لەبەرکردنی بیستنی ئەگەر من خۆم لەسەر قورئان ڕاستی تەمرینم ئەکرد بەڕاستی پڕ لە بەرەکەت زۆر زۆر نازدە گەشتە ژیانی خۆشت لا قورآانی پرستەرتا کە دەستم کردووە لەبەرکردنی بیستنی بڕاستی لە دقیق دقیقا لە ساعتی زیاترم پێ سا لاپەرێکی قورآنم لەبەر بەڵام ئێستا لە کۆتایی ڕاهێنانەکانمە گەشتمەتە ئەو پەڕی 8 دقیقیان کەمتریش ئەمە لە کاتێکا دەمێکی ڕاهێنان لەسەر قورآانی پیرۆز نەکرا وەڵام ئەگەر باسی منهەج شتەکانیشم بکەم بابەتە بۆنە ئەحیایە فیزیایە کیمیایە ئەو بابەتانە دانیشم بۆی لە یوتیوب جاچانش مامۆستا یەک جار لێ ئەدەم و ئەیشەکەم بە 2x ینی بە 2x دانیشم توی لێ ڕاگرم ڕاستی مەسەرەتا ینی کە دەستم فکر بۆ من هەر خیاڵێک بوو تەنها لەو قسەکردنەکانیشیان پێ ناگەشتم نەک تەنها دانیشم لەگەڵیان لەبەریکەوە وەڵام ئێستا بەڕاستی زۆر زۆر بۆ من شتێکی خۆشە کە دانیشم لە یوتیوب ئەگەر بخوێنم ئەیکەم بە 2x توجە لە مامۆستاکان ڕاگرم و لە مەزوعەکەش بە تەواوەتی تێگەم کە ئەگەڕم وەستەر مەزم مەکتوبەکانش تەنها بۆ مراجعەکردنەوەیەکە ئەمە بۆ بیستنەکە کاتژمە پۆلی شۆ دانیشم بەڵام كاسمه كل شو ده انيشن ما وصل شرح حاجه اما هيك اگر زاني بيش نش مثل موضوع كنا بيبون ثابت احكي كان دانيشن لكل ما صار بعد كان بس لك راس كل قليتي كم راستش في زور زور فاش في زور زور تايبه كتو هيك بنخون دو بس دي زاني بيش نش لتوين اكو اساس بابا كن نديو ما صابو تي بس كان تو راس كل قليتي كاتي تو مالش تنها مراجعه كلا سرقه راستش في زور زور بالنسبة لي أو بينينيش لسه القرآن في رزق همان شيء خبراتي بركته هرشن بلي بركته هر نطاني أو كي بو كسرتها طبعا لا فيشوي تستك ما كيف فيشي داخلي أو بين فيشي داخلي كورس كبين لا تست ساعتي براسي لست ساعة تنها تنسي لا فر لبكم أتبه لا فرق ساعتكم دانا بقول لك كاتك إثنين لبركم زور زور باج نبو والله أكتر دوي تنبين وراح أنا في زور صوت بخير شو ما تدو دقة يعني دو دقة تنشر جورا سبعة قش كمتر لبركني لا فرق لقرآني في رزقات يعمل هيش لبر مكتوب يعني زول زول قش لقل بجناري أعتقاني شو أو بإتقاني كي باش بيشو صاص بخير أو بالنسبة لي لبركبن الحمد لله صاص بخير جا بالنسبة لي أو خرابي من زور زور نازارة ك نكتنها زور زور بس بو من لا ريف النبراسي يكشتكي زور جوري بو من جوري يشتك براسي يشوفوا بو من ئەمم ڕاستی چاوم زایفە و تا داهاتش زیاتر زایفترە بوو لە 2 ساڵ پێش ئێستا دەستی پێ کرد
وشاي كشتيشم بكاري هنا إستاش كم بكاري لنا بلام ده أنت بيني خرابين يعني خوشم بروانا كم تيسر هر خوشم تيسر لشوكم كخرابيني نشتكانم زور أكيد كشتنا متاني ببيت شاي كرهناني خرابيني لك بكم والله إستا ببيت شاي كم وهمان نتيجة بس موظفة كبيرة وتشايشم الحمد لله. زور الحمد لله حتى دورانا كم يعني وكو جاران نيم بون ملا دو مرز يعني فهم بصير حدا دابني شو مصير ما مصاك بكم يعني صبرك كنا بينا والله اسم براستي اشتكى زور دورا داني شم تنام اللي دوي جاوج بيت أمن بس حتى فهم والله مسيطرة مثلا واشتكاني زور بعشرة بين براسي زور تايمة تنفتي جا بالنسبة لي فيلم خوش بس نتيجة خرابيني لكم فيلم بس تشتر الان ما الان زۆر خێرا قسەکەی ئەڵێ ئێکس دوو نازانم بەش دەربەکان ئەڵێ زۆر داهلة خێرا. داهلة بنرجع مصر يعني براسي ثبت كشيء بون يعني أو أفكر بس كي خوش جلستري بخير لك يعني بس مصر خير أخونا جو سبب خير لك لبست خير أخونا ك طبعا أصلا من هوتيل كاوتر ملقطة كنا خير أخونا دنجي براسي خير أخونا خێراخوێندنەوەی دنجي دەنگی خێراخوێندنەوەی والله دەنگی خير ماینان کردو بەڵێ. والله اللي راهناني خير أخونا دنجي زور مصير نك ئەوەی کە من قسەکردنشم خێراتر بە بەڕاستی زمانیشم زۆر لە پێشتر پاراوتر بووە نەک ئەستا خۆش مەستی پێێتم ئانا بەکو دووربەرەگەشم هەست پێکەن زۆر جاشتالیقم لێوشن ئەمن ئەڵێن یعنی چ هێواشتر والله بالنسبة لي خێراخوێنەوەکە بەڕاستی هەروەکوتم يعني بۆ قسەکردن متمانێکی زۆر جیازت پێ بەخشێ يعني وەکو نێسان پێشتر خاطر قسم ئەکرد یاخود لە کاتی قسەکردنا هەڵی زۆرم ئەکرد یان شتانم نەمەتوانی لە کاتێکە هەزردانیشم باش بووە توانێ شەکاریشم باش بووە بەڵام نەمتوانێت بە خێرایی دەرببڕم بەڵام الحەمدولله زۆر خۆشەکە بە ئاسانی بە ئیسراحەت بە متمانێکی زۆرتوانی هەر شتێکت بۆ دەری ببڕی بالنسبة لي أو كرا فنانة دوي هم فيديوش مكتوب بدو إكسان ويستكان براسة الحمد لله قلت كان بس الربم يعني درجة كم بوي كدو إكس مرة استراتيجية كم كبرش المتشنة كاتم بفيرودا على فيديو يوتيوب كان يعني ويستكان يعني هاشتاج تري لبعضه بالنسبة لي خرافوني بيدينغ خرافوني بەڵێ بتيجي fast reading راسي أو نازل شون بعرف شون أو نستخدم لبينيوه بۆ نمونە ئەگەر هەروەکو دلیلێکش بهێنەوە ئەمن کتێب دانێ تێخۆنەوە نزمە ڕێیان خان ئەگەر یەک تۆز دەنگ بەرزکەیتەوە نازم هەر لای منە بەچەوە مستەگیان ئەکۆن چاو خۆش زۆر سپاس. بالنسبة شانی ناوسەجان بالنسبة خێراخوێنەوەی تێگەشتن بەڵێ من بۆ کتێبخۆنەوە حەزم زۆر بە کتێبخۆنەوە بەڵام پێشتر خاڵم لە کتێبخۆنەوە ئەمەش وای لەم کردبوو کە دایمەن هەڵدەم ژنگێکی تایبەتی بۆ بڕاستێنم کە ئەمەش بەڕاستی زۆر جار بەدەست نەئەهات ئەی نەتوانی زۆر جاران ببوونی کۆمەڵە مژۆڵەتیان کاروبار بتوانانی بەسرحەت بخوێنیتەوە بەڵام دوای خێراخوێنەوە بە تێگەشتن ینی ئێستا الحەمدولله زۆر خۆشە بوون ئەها سێ دقە بگرمەوە و ئێستا لە سێ دقەیە من بستنەوە یان 28 یان 30 جار وایە 35 لاپەڕی کتێب ئەخوێنەوە کتێب خوێندنەوە زۆر ینی بۆ یاریکردنێکی لە هاتووە چێژێکی تایبەت پێ بەخشی هەر کاتێک بتوێت کتێبەکەگیری بەدەستەوە ئەی خوێنیتەوە پێشتر کتێبێکم هەبوو لە حەوت بنەما پێکات بوو ماسەجانجا ئەو حەوت بنەما ئەمە بە حەوت ڕۆژ تەواوم کرد بەڕاستی کاتێکی زۆر زۆرم پێچوو لەگەڵێ بەڵام ئێستا کە ینی لە خلالی خولەکێبێ ڕاهێنانکردن ئەو حەوت بنەمایان بە دقة تەواو کرد ینی ئەو حەوت بنەمای لە حەوت ڕۆژە گەیەنرا بێتە دقە شتێکی زۆر جار ینی شتێکی زۆر شایستەی شکرانە هێنیش سپاس بەخوای گەورە الحەمدولله. الحەمدولله و ڕێیان خان بالنسبەتی دەستەکان خۆش بێ ئەمەوێت تۆ پۆلی دوانزەی ئێستا بەڵێ پۆلی دوانزەی تو خوێندنێکی زۆرتان هەیە و بە دڵنیای پێویست و بە خوێندنی زۆر هەبوو ئایا کەسێک بەشداری لەم خولە بکە کاتی زۆر لێ ئەبا یان کاتی بۆ ئەگەڕێتەوە یان چی بکە بەڕاستی پەیامی تۆ ئامۆژگاری تۆ بۆ هاوتەمەنەکانی خۆتیان هاو پیشەکانی خۆت چییە؟ سارەکە زۆر جوانە مەسەجان ئەمن پۆلی دوانزەم جا من باسی ئەوش بکەم کە الحەمدولله پێشتر هەمیشە یەکەمی پۆلەکان تەنانەت پۆلی یانزەش بە یەکەمی قوتابخانەکەم بڕی بەڵام ئەم شتە پێویستی بەچی بوو پێویستی بە ماندووبوون و شۆنکردنێکی زۆر هەبوو یعنی کاتێکی زۆر ئەمکەن و ڕێکێکی ماساوە دوتی ئەو سام توانی ئەو دەرەجەیە بێنە ئەو سام توانی ئاها باش بوو لە دەرزەکانم بەس بەڕاستی ئەم پولە هۆکار بوو بەڕاستی هۆکار بوو بۆ کەمکردنەوەی کاتی خوێندن و باشترکردنی کوالیتی خوێندنەکەم ینی هەر منیش بە نیازی ئەوە بەشداریم کرد من زۆرم ئەخوێن و حەزیشم بە خوێندنە ڕاستی ئەمیست لە هاچۆڵی کەمترین کات زۆرترین زانیاری بەدەست بێنم ڕێک
ئەمە ئەو شتە بووکە من ئەویست ڕێک ئەمە ئەو پولە بووکە من پێویستم پێ بوو عنی سەر و زیادشم بەدەستێنا ساز بەخوا لە خلال پولای وات لێدێ بە کاتێکی کەمتر هەمان زانیاری بە کوالەتێکی باشتر بەدەست بێنی سپاس بەخوا سپاس بەخوای گەورە دەستەکان خۆش بێ خوار سەرکەوتوو بێ ژیانتان مێدوارم سعادی زۆر باشتان لێ کردوێ زۆر خۆشحاڵ بووین ڕێیان هە قسێک ماوە دیکە یان وەڵی مامۆستاجان ئەمن زۆرم هەیە بەس لە کۆتاشت ئەبێ ئەماشتر بە مێژر سیستەم کەمە ڕاستی ئەگەر ڕاستی لە کاتی مێژر سیستەم سەرەکی بەڵێ بەڵێ سیستەمی مێژر سیستەم فەرمووی بەڵێ بەڵێ بنسبەتی مێژر سیستەم ئەو سیستەمە سەرەکی کە یعنی نەک هەر تەنها بەشی لای ڕاستی مەشکی چۆ ئەوە ئەکات باش ئەکات بەخۆت ئەکات بەڕاستی شتێکە کە تەرکیز ئەفڕێنێ ینی من زۆر حەز بە لەبەرکردنی ژمارە خۆی بۆ لەبەرکردنی ژمارە مێژر سیستەم جابن ئەستودی کە زۆر لەم بینی و هەستی زۆری پێکەم باشترکردنی خیالکردن ینی خیالکردن زۆر لەگەڵی باشتر بووە و لەبەرکردنی ژمارەش الحەمدولله ژمارەی زۆر بە کاتێکی کەم لەبەر ئەەکەم ئەو حەزیشم زۆر بە ژماری پایە کە ژمارەی نەگۆڕ و دوانە هاتووە و کەرتای پێ نایە جا لەبەرکردنی بۆ تشتێکی زۆر خۆش ئەو هەروەکو ئەنیشتین شەڵانی سەرچاوی یاخود داهێنانەکان سەرچاو بنەسەکان ئەگەڕێتەوە بۆ خیالکردن هەر مەبستمە بوو کە مەژوو بۆ بکەم ئەو مێژر سیستەمە خۆ کارەوە میتوانێت خیالکردن و لەبەرکردنی ژمارەیەکی زۆر بێ ئەوە بێ ئەوەی بیرت بچێتەوە لە ڕێی گۆڕینی ئەو ژمارانە بۆ خیالکردن بۆ وێناکردن الحەمدولله دەستەکان خۆش بێخوا بێگومان سیستەمی سەرەکی ینی تەسیرە زۆر عەجیبێ لە مێشک و یادگە و تەرکیز و سەرنج و وێناکردن و لای ڕاست و چەپ دەستچای تۆ خۆش بێخوا زۆر خۆشحاڵم ئینشەڵڵا ئیسا لە نمایشەکانی بۆ لەبەرکردنی ژمارە بزانین چی ئەوە ئینشاءڵڵا دەستت خۆش بێخوا سەرکەوتوو بێخوا ڕێیان خۆشحاڵ بووم